سپەی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پێم لە خزمەتانداین بۆ قسەکردن لەسەر هەڵبژاردنێکیشی کە سپەی بەڕێوەتێ بۆ قسەکردن لەسەرەوەش کە ئێستا پیلانگێڕ و شتێکی زۆر لەسەر کۆمەڵی دادگەری کوردستان هەیە و خەڵک دەتوانێت سپەی چی بکە وەکێ هەڵبژێرێ لەسەرم پرسە لەگەڵ بەڕێز محەممەد حەکیم و تەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان قسە دەکەین کاک محەممەد بەخێر بێن سوپاسیان خۆش بی کاک حەکیم سپاس دەکەین ئەگە سەرتە لەو دەستکەین سپەی دەنگدانی گشتیە بەڕێز ئەو ماوەیە زۆر لە شار و شارۆچکەکان بووی چیت بینی و بۆ سپەی چاوەڕێی چی؟ بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ جنابتان ئێمە مانگ زیاترە خەریکی هەڵمەتی هەڵبژاردبووین وەکو کۆمەڵی دادگەری و حەقەتەن ئێمە خەڵکی خۆمان و خەڵکی جەماوەری دەنگدەرانی کوردستانیش زۆرمان بینی و تەشجیعمان کردوون هەموو لایەک کە بەیانی بە گەرموگوڕی لە دەنگدان بەشداری بکەن. باشە بەڵێ چیتان بینی لەو خەڵکە لە شار و شارۆچکەکان؟ وڵی کاک حەکیمیان لە هەموو شوێنەکان ئێمە ئەساتمان بینی ناڕەحەتیمان بینی یعنی لە چەمچەماڵ ئیتر بیاوی دەبینی و گلەی کەسوکاری ئەنفال دەبینی کە ینی داواکەیان تەنهایەنانەوەی ڕوفاتی کەسوکارەکانیانە تا ئێستا دەسەڵاتی کوردی نەیتوانیوە ڕوفاتی قوربانیانی ئەنفال بێنێتەوە شەیدانی ئەنفال بێنێتەوە لەبەرەوە زۆر بڕۆ کەلار دیسانەوانیش بۆ خۆیان مەسەلە نەچیتە قەزای ڕزگاری ینی کە پیرۆزبایی بە قەزابوونی ڕزگاریمانە کرد هەمووی پرتە بۆڵە و گلەی و ئەوەیان هەبوو ڕاستی چۆ کفری هەرەڵە ئێمە هیمار کراوینە ینی بەڕاستی دۆخێکی ناڕەحەت هەر لە دەموچاوی خەڵکەکەی ئایبینی هەموو ناڕەحەتە هەمووی بەگلەیە وەرە بۆ هەڵەبجە ینی هەڵەبجەی شەهید ینی کراوە بە پارێزگا بەڵام هیچ پایەکی پارێزگابوونی تێدا نییە ینی وەرە سەر سیروان بۆڵێ لە کاتی ڕژێمە سێ چوار کارگەی تێدا بووە ینی کارگەی سیروان بەڵێ کارگەی چای تێدا بوو کارگەی دۆشا تۆماتەی تێدا بۆ کارگەی ڕستنی تێدا بوو هیچ ینی بێکاری ڕووی لە گەنجەکان کردووە لەوێ وەرەوە بۆ پشدەر و بتوێن وانە بڕۆ پشدەر بێئاوی کاریگەری لەسەر پشدەر کردووە لە کاتێکە دروستکردنی بەنداوی دەڵگە بەڵێ زۆر ئاسانە زۆر کە دەبوو ینی دەبوو دەسەڵاتی کوردی لە بەغدا لە 2023 لەوێ کاری لەسەر بکە ینی بێئاوی هەر سەیرە ڕوو لە ناوچەیەکی دەوڵەمەند بە ئاو وایانە ینی ئیجاوەرە کاک حەکیمیان ئەوەی زۆر ئەوەی زۆر کاریگەری تێدا گەنجان بەڵێ ئەوەی زۆر کاریگەری تێدا تێکردم لە قەڵازە گەنجە بە منی وتوتی تقریبا گریان لە گریاندا بوو تی مامۆستا چی لە وڵاتەکەم وتم بۆ وتی چل کەسین چل قوتابین یەک کەسمان کوڕە گەنج نەما هەمووی چۆ بۆ هەندەران چی بۆرە سەر ڕانێ وەرە خۆ خەڵکی منتیقی تا چی هەر شوێنێک خەڵکی گلەیی هەیە خەڵکی هەرێکێ مشکلەیەکی هەیە ئەو دیهاتانی پشدە تا ئێستا هەر چەوە قیر نەکراوە یعنی کۆمەڵی گرفت چیما وەڵا مەساتمان بینی ناڕەحەتیمان بینی ینی لەو ڕۆ لە ناو خەڵکە کۆمەڵ ئیش دەکەن بۆ هەموو ناوچەکان ینی لە بەغدا بێ لە کوردستان بێ ئەوەی کە پێویست بێ بەبێکاری بێ باژاری بێ کەسوکاری شەیدان بێ ئەنفال کراوان بێ زیندانیانی سیاسی بێکی مابارانی هەڵەبجە بێ هەموو پێشتر دیارە و برایانەمان کە پێشتر لە خولەکانی پەرلەمان چی لە کوردستان چی لە هێن بوون و خەڵکی زانێ ئێمە بە بەردەستێکی کەم بە هەموو شێوە خزمەتیانین لە نەخۆشخانەکانی بەخشین لە دەستگای بەخشین ینی چی لەو ڕۆ وەکو پێداویستی بە دەسەڵاتی ئەمە بێ کردومانە ئەوی باشان داکۆکیمان کردووە ئەو برایانەمان لە بەغدا لە چەند خولەکانی پێشودا مەسەلەن لە بودجەی تەنبیە قالین پارەیان بۆ هەندێک شوێن بڕیوە بۆ هەندێک شوێن بردووە بۆ هەندێک جێگا بردووە ینی بە پێی ئوسوڵاتی خۆی ئێمە تەبەن لە بەغداش حتمما هەموو شتێک بە خزمەتی خەڵکایکێ تەقی کارکردنی کۆمەڵ بۆ 4 ساڵی ئاینە چی دەبێت لە بەغدا ئێستا چەند پایوەستاوە؟ وەڵڵاهی من پێم وایە ینی موچە سەرەکی ترینە باشە هاوتاکردنی موچەش هەنگاوێکی ترە باشانی خۆتە زانین دوێنێ دەنگدەرانی تایبەت دەنگیان بە دەسەڵات داوە بەڵام تا ئێستا دەسەڵاتە لە بەغدا کە حکومەت بەدەستیەوە و حکومەتی تەوافقی ڕوبعێکی لای
ئەم دەسەڵاتەیەوە نییە لە بەغداش بەڵام نەیانتوانیەوە موچەی پێشمەرگەکان لەگەڵ سەربازەکانی عێراق تا بکەن ئەمە گرفتێکە بەڵێ زیندانی سیاسی جا مەسەلەن 6,700,000 کەس لە بەغدا چاودێری کۆمەڵایەتی هەیە بەڵام لە کوردستان یەک کەس نیەتی ئەوەستەژارەکان بەڵێ حوت سنفە کە ئێستا لە درێژ بکێش هەمووی باز بکەین بڵێ ئەوەی کە پێویست بەعینی خەڵک ئەوە هەر دەمێکە بەڵێ ئەمە نەگۆڕ ئەمە کاکەین ئێمە ئاین و نەتەوە نیشتیمان بە دوو ڕوو یەک دراوەزانین و من نیشتیمانی خۆشمان داکوکی لەکەین وەکی لەوانەی کە ئێمە لە بەغدا بین داکوکی لە جێبەجێکردنی مادەی 140 ئەەکەی کە تاکو ئێستا لە 18 ساڵە لە قۆناغی ئاساییکردنەوەیە کە قۆناغی یەکەمی جێبەجێکردنی مادەکەیە کە خۆ دەزانی قۆناغی ئاساییکردنەوە تا ئێستش 4 تریلیۆنتر پارەی پێویستە بەڵام بۆیان وەرنەگرتووە ئەوەی پێویستە بە ئاینەوە هەر قسەی تێدانیەوەیە پێوەست کاکی نێمە لە پەرلەمانی کوردستان بووین ڕەشنووسی دەستوری پەرلەمانی کوردستانیان هێنلا لە 2009 و باسی ئاینی تێدا نەبووە ئێمە ڕامان گرتووە چی توانیمان بە حقت هەڕەشەمان کردوان چی مەلایە بەین مەلایەکی تو پارتیش شێخانی تەریقات سەلەفیەکان هەموویانی نەخەت دژی ئەوەی کە باسی ئیسلامتان تێدا نەکردو دوجار ئەو خاڵەمان لە ڕەشنووس کوردستان دەستوری نییە دەستور لە زەرریانە بۆیە لە ڕەشنووسی دەستورە ئێمە ئەومان تەثبیت کرد کە مادەی دوی یاسای دەستوری عێراق کە نابێ هیچ یاسایەک دەربکرێت پێچوانەی بنەماکانی ئیسلام بێت یعنی لە کوردستان لە عێراق ڕێگە نادەن یاسای دەچێت پێچوانی شریعەت بێ هەموو ئەوڵی خۆتان دەشی بەڵێ هەروایە من بەشی خۆم من لە وتارەکانیشما و ماوەی مانگە دیارە چیم وتووە تەرکیزم لەسەر پایەکی گرنگی کاری ئێمە کردووە کە دینداریە و ئیسلامەتیە و دینی ملەتە و لەوێ قسەمان بۆ 2,000 کەسی کۆمەڵ کرده بێ باش هەرەوەمان وتووە کە لای ئێمە تاکی کورد دوو جۆر خۆراکی پێویستە خۆراکی بۆ لاشەی خۆراکی بۆ ڕوحی خۆراکی ڕوحی ئەوەیە کە خزمەتی بکەی لە ڕێت کەناڵی ڕاگەیاندنەوە ئەکە هەمانە مەسەر کەناڵی بانگەوازمان هەیە مەسەرەن ڕادیۆ سونەتمان هەیە سنتەرەکانی تەحفیز و لە بەرکردنی قورئانمان هەیە ڕێکخراوەکانی پەروەردەمان هەیە هەموو ئەوانەش بەس دە شوێنی دڵی کۆمەڵ پارێزەری خەڵکە یاخود ئەگەر کۆمەڵ ڕاواز بێ کاریگەری بێ سەرم حاڵەتە ئیسلامیە ئەزای چۆنە من پێم وابوو ئێمە وتارێکی زۆر هاوسەنگمان بۆ ئیسلامیەکان من لە هەموو شوێنە قسەم کردووە وتمە ئیسلامیەکانی کوردستان جێدەستیان دیارە بە برایانی سەلەفی و بە برایانی سۆفیەوە بەس نازانم کە قسەیەکم کردووە باشە تۆ ئێستا بڵێن کاری ئیسلامی سێ حزبی ئیسلامیەوە 4 حزبی ئیسلامیەوە نییە بەس خۆ زانی مؤسساتی تعلیمی و پەروەردەیی پێم وایە برایانی بزوتنەوە ئیسلامی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیش دان بۆیانن کە کۆمەڵ و یەکگرتو زیاتریانەیە وایەنە باشە کاری ئیسلامی ینی ئیسلامەتی ئەم قسە من کردومە ئەگەر یەکگرتو لە ساحەکە نەمێنێ خوا نەخواستە ئایا بلاواز نابێ باش ئەم برا سەلەفیانە بەڵێ لەندێکیان لەگەڵ ئێمە جیاوازن و ئەوواکەن بەڵام ئایا خزمەتیان نەکردووە بە کاری ئیسلامی ئایا پەروەردەی خەڵکێکیان نەکردووە ئایا خەڵکێکیان لە تێنەگەیاندووە کە فەرمودەیەک لە صحیح لە لاواز لە دانراو جیا بکەنەوە لەبەرو خزمەتیان کردووە مەسەن لە ڕووی تەسکیەوە ئێستا تۆ تەماشاکە من ئەم ڕۆژانە بۆ شارێ لە شارەکانیەوە تەلەفۆنە کرد بۆ مامۆستایەکی تەسەوف سوپاسم کرد و کەوتارێکی جوانی ئیسلامیانەی لەسەرین داوە باشە لە قەزەی غەزە مامۆستایانی تەسەوف ئەهلی تەریقەت هەڵوێستیان باش نەبووە باش بووە ئەمە دەبێت بنرخێنرێ لەبەرەوە من کاتێ وتمە کۆمەڵ کە زەعیفێ ئیسلامەتی لە وایە پایەکی دینداری و باسی ئیسلام تو باشە لەو حزبانێتر باسی ئیسلامە بینی نییە باشە بەزەو ماوەیە هۆکاری تێهێرشی زۆر لەسەر کۆمەڵی دادگەری سەرۆکی کۆمەڵی دادگەری سەرکردەکانیان هەیە و کاری چییە کەشێکی تۆمەت و ناوزراندن تەشیر دوای لەسەر هەڵبژاردنیش پرسیاری دەکەم بەس ئەو هێرشانە حەکیمی ئەم دەسەڵاتە ینی ڕەخنەی قبول نییە ڕەخنەی قبول بەڵێ هیچ باسێکی قبول نییە یعنی خۆیان ئەو هەموو ستەمەت لێکەن بە درێژایی 34 ساڵە ستەمەکەن ئەو هەموو ستەمیان لە خەڵکی کۆمەڵی دادگەری کردووە دەیان جار ماڵی مامۆستا عەلی باپیر مەسەلەن بەردباران کراوە بێحورمەتی بەرامبەر کراوە بەڵام یەک قسە ئیتر ئەوانەی بنە بابی
ئەوش نییە ئێستا تۆ باشە ینی سەرکردە کە قساکە با سەرکردەیەک جوابی داتەوە نییە تۆ بۆ لێشاوێک لە پێیج و ئەکاونتی بێدایک و باوک دروست کراوە و هێ ڕش و جنێودان و شت دروستکردن و بە حەقیقەت ئەم ماوەیە زوڵم بێ خەڵکی کۆمەڵ چاک بزانێ ئەم هەفتەیە زوڵم لە کۆمەڵی دادگەری کراوە و بە تایبەت مامۆستا عەلی باپیر بە ئامانج گیراوە و ئەشکێنرێ لە سۆشیال میدیا و هەموویشی بەرامبەر کۆمەڵی دادگەریە و پاش مامۆستا و تیرەکان ڕوو لە منیشن بە حەقیقەت ئەوە حەقیقەتێکە زوڵمت لێکن دەبێت خەڵکی کۆمەڵی دادگەری باشەمە بزانێ ئەم حەقیقەتە بزانێ ئەم هەفتەیە کۆمەڵی دادگەری کۆی کۆمەڵی دادگەری مەزلومە و خودی مامۆستا عەلی باپیر هەڕێشێکی ناڕەوای بەرامبەر ئەکرێ هەشەکە قسەیە کراوە تۆ بە دڵت نییە جواب دەرەوە نییە بەرامبەر حکومەتە و تۆبێژەکە با جواب داتەوە بەس ئەمە نەریتێکی خراپە من بەڕاستی لە خەڵکی کۆمەڵیشی قبول ناکەم بەم شێوەیە بچێ هجوومێکی ناڕەوا شت دروستکردن ئەوانە یعنی جوانین ئەمە لە کاتێکە ئێستا ینی هەڵمەتی هەڵبژاردنەوە نایێت تۆ بێ هەندێ دەست بۆ هەندێک شت بیکە بازی لەبەرەی خەڵکدابوون نییە ئەمن پێم وایە کۆمەڵی پێم وایە کۆمەڵی دادگەری حزبێکی دەستەمۆنیە تەوا بەڵێ دەستەمۆنیە بۆ کەس دەستەمۆنیە لەبەرەوە بە ئامانجەگیرێ و هێڕشەکرێتە سەری و هەموو تۆمەت و ئینێکی بۆ دروست دەکرێت دەبێت خەڵک وەڵامی ئەو تەشیر و ناوزڕان نەبداتەوە لە پشتیوانی کۆمەڵ بێ دەبێت خەڵک وەڵامی هەبێ تەبعان کۆمەڵ بەیانی دەبێت دەنگدەری کۆمەڵ دڵسۆزی کۆمەڵ هەوادارانی کۆمەڵ ئەندام و کادران ئێستا دەبێت دەست پێ بکەن ئێستا دەبێت کادر و ئەندامی کۆمەڵ دەست پێ بکات تەلەفۆنەکە بگرێت دەستەوە کۆمەڵ لە خەتەرایە ڕاست و دروست بڵێ کۆمەڵ لە خەتەرەیە کاکە کاتێ کارکتەرێکی ئەعلامی دەسەڵات حزبێکی دەسەڵات ئەڵێ گەورەترین خەسارمەند لەم ئینەیە کۆمەڵە بۆ دوای قسەکانی مامۆستا تۆ تەماشاکە کارکتەرێکی ئەعلامی ئەماڵێ ئەمە معنای چییە خۆ دیارە کۆمەڵ بە ئامانج گیراوە کە بە ئامانج گیراوە ئێمە کورسیەکمانەیە هەوڵی دوو کورسیە دەین لە سلێمانی وانە لە هەولێر هەوڵی کورسیە دەین وایەنە بەڵام ئێستا کە تۆ هێرشەکان هەموو لەسەردون بۆچی بۆی کۆمەڵ ئەمە هاوپەیمانیەک لەم قەزی هەیە ئەمن بەڵێ ناتوانم بچمە بەڵێ لەبەر لە نێوان کۆمەڵێ وەزەعدا کە کۆمەڵ ئەم کورسیە بەدەست نێنێ هەیە مڕاهانە لەسەرەوە کاکە کۆمەڵ کورسەکە بەدەست نێنێ لەبەرەوە کاکە گیان دەبێت خەڵکی کۆمەڵی دادگەری ئەم شەو نەخەوێت تەلەفۆن بک پەیوەندی بکە داوا بکە هەمومان بەڕاستی یەک کەس خۆ دیارە سۆشیال میدیاش بکەرەوە دیارە کێ بە ئامانجەگیری و تیرەکان لە بەرامبەر کرد باشە بەس باسی لە مەسەری هەڵبژاردننی ئێستا بۆ منە درۆیەوە بڵاو دەکرێتەوە کۆمەڵ ڕێکەوتووە دەنگ بەکاندی ڕایان کلدانی بدا لە نینەوە نازانم کۆمە ڕێکەوتێ کردووە کاک حەکیم گیان ینی من پێم سەیرە بەڕاستی ئەمە لە ڕووی دڵسۆزیوە چیوە ناوێنە یعنی حزبێک کە حزبێک 80 ساڵ عمری بێ وانە ڕێ بدا ئیعلامەکەی درۆی وا بکە چۆن ئەبێ ینی تۆ خۆ دەنگی بسڵمانانە دەی بە مەسیحەکان کاک چەند هزار دەنگی بسڵمان درراوە بە مەسیحەکان وازایکیان 90,000 ئەمە بەچی هەر کردان یەک کۆمەڵ تەسەوەر ناکەم نازانم پەرلەمانتارانمان لە بەغدا هەر ڕێیان کلدانیمان نەبینیوە چۆنی نەکرێت جا خەڵکی ئێمە چۆن بە ئاسانی ێتە ژێربار یعنی ێتە ژێربار خۆتە زانی خەڵکی ئێمە چەند ڕەخنەی لێگرتین لە کاتی هاوپەیمانی چوار لایەنەکەمان کرد لە 2009 وانە ینی ڕەخنەبارانیان کردین یعنی خەڵکی ئێمە چۆن ئیسا ئەچێ ئەو بە حزبی ئەلمانی کوردی دەنگ نادا ئێستا بە حزبێکی مەسیحی دەنگدا ئەمە شتێکی ناڕاستە حەق نییە حزبێکی بڵێن خۆی بە پێی لە کورسیشا حزبی یەکەم ژمارن لە وانە لە کورسیەکانی پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستانیشە 80 ساڵ تەجروبە و ئەزمون چۆن ڕێدەن هەندێک درۆ نەکرێ کە ڕێی تێ نەچێ ڕێ نەدەنی ئەعلامیان ئەو درۆی بکە کە ڕێی تێ نەچێ ئەسڵی نەبێ قبول نەکرێت لە دەنگدانی تایبەت دەکرێتە پێوە بۆ دەنگدانی گشتی نەخێر بۆ محەممەد لە سەدا حوتی دەنگدەرانی تایبەت یعنی سەدا حوتی دەنگدەران تایبەتن باشە سانوسی ماوە بۆ سپەی خەڵکێکە وەکو پروپاگاندێک دژی کۆمەڵ بەکارین زەریوی ئەنجامی کۆمەڵانیان وسێ لە
بۆ نمونە ئەنجامی لایەنەکان دەنووسێ وەکوایە بۆی کۆمەڵ هیچی کاک حەکیم من ئیزنی کۆمەڵی خەڵکم داوە دەنگە سووتێنن چیەکەن بەس نانە بڕاو نەبێت ڕێم نەداوە دەنگم بنێ چکە هەڕەشەکانەوەنە لە سلام و کە نان بڕاویانەکەن نەقلیانەکەن یعنی لەبەرەوە خەڵکێک زۆر ترساوە کاکە لە کۆمەڵەوەیە خەڵک ئەوەندەی لە کۆمەڵ سەڵ بکاتەوە لەبەر پێشتە چەکدار بوو چی خەڵ لە لایەنێکی ترسەڵ نکاتەوە بۆ شێوازە وانە بەڵام دوجار من پێم وای خۆ دەزانی منم ڕۆ شتێکم بەرچاوکەوت دوجار کۆی دەنگەکانی لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتەرەوەی کە دڵبژانی پێشوێ نایەنە بەرز و نووسمەکە لە بین ئەم و ئەوە ینی زۆر ئەوە نییە هەستۆ ئەوی سەرنجڕاکێشە بایکۆت چەندێکە پوچەڵ 30,000 زۆرە کورسیەکە زانی کورسێک بایەنەکانی هەموو دەرەوەی دەسەڵاتشونە ڕێژەی پوچەڵەکە لە دەنگانی تایبەت ئەوە ناکرێتە پێوەەر تایبەت دەنگدانی وەکو خۆت سبینێەوە ئێمە کاکین حملەیەکی زۆر سەرکەوتومان کردووە بەخوا من ئەمڕۆ ئەندامی مەکتەب سیاسی حزبێکی تر تەلەفۆنی کردووە هەڵێ بەڕاستی ینی ئەو ئاماژەی بە منەدا کە حملەیەکی زۆر ڕێک و پێکت کردووە زۆر جوانت کردووە کە خەڵکی زۆرمان بینی لە خەڵکی خۆمان ئێمە خەڵکی خۆمان لەبەر لە هەڵبژاردننی پێشوو خەفەتبار بوون لەم دیزایانی بەرامبەرمان کرا وانە ئێوە نەتیجەش دیارە دیزاینا و پەرلەمانە پێی نەگردیە سێژوانە ئەم خەڵکیش دەبێت مووقفی بەرامبەر کۆمەڵەوێ ئەمجارە بۆ کۆمەڵ زۆر چارن و سازەوەیە چکە لە ڕژاین من باش کرا ئەوە سعات دەنێکە 21 بینوسە لەسەرم دەبێت خەڵکی کۆمەڵی دادگەری هەر ئێستا بە گەرم و گوڕی دەستکا بە تەلیفۆنات لەبەر حزبەکەیان بە ئامانج گیراوە کاکە خراپە لە بەغدانەمێنی کۆمەڵەکان وریابن لە بەغدانەمێنی خراپە ئەم حزبەی ئێوە چەند کارکتەرێکی گرنگی خۆی کاندید کردووە بۆی لە بەغدا دیفاع لە ملەتەکەتان بکەن لە دینەکەتان بکەن لە کۆمەڵەکەتان بکەن بەخۆ کاگە کۆمەڵیش مەزلومە مەغدورە کۆمەڵ بەشێکە لە چینە مەزلومەکەی کوردستان تۆ تەماشاکە یان بەڕاستی کاک حەکیمە من خەڵکەی خۆمانمان بینی هەمووی پێشمەرگەی پێش ڕاپەڕینە خانشی نەکراوە لەبەرەی کۆمەڵە زۆڵمی لێکراوە لەبەرەوە دەبێت خەڵکی کۆمەڵی دادگەری من وەکو تەبێژ قساکەم خەڵکی کۆمەڵی دادگەری ئەبێ ئەم شەو تا بەیانیش تا سعاتێ پێشش بەڵێ خەڵکە گوازنەوە تەلەفۆن بۆ خەڵکەکەن نەخۆشەکانتانە بن خزمەکانتانە گوازنەوە چیتان کردو بیکەن چیتان کردو چیتان پێ ئەکرێ بیکەن دوایی گلەیی نەکەن لە یەکتر گلەیی نەکەن لە قیادا بەڕاستی لەگەڵ ئێمە درەنگ دەستمان پێکرد لەگەڵ ئەوەی کە ئێمە دیزاینمان بەرامبەر کرابوو لەگەڵ کۆمەڵێ مەشاکەلی تر ئێمە بەڕاستی کاک حەکیم دوو شتیشمان کرد نزیکیەک بوون نەختی دژیەکن کۆنگرە و هەڵبژاردن بەڵام بەڕاستی بەڵێ درەنگ چوونە ناوی بەڵێ فلیکسمان کەمە بەس هەڵمەتێکی زۆر سەرکەوتومان کردووە لە هەردوو بازنەکە لە هەر سێ بازنەکە بەتایبەت کە ئێمە لێرە لە بازنەی سلێمانی یانی بەشایەتی حزبی غەیرە خۆمان وڵای هەڵمەتێکی زۆر جوانتان کردووە سەردانێنێکی زۆر جوانتان کردووە گەرم و گوڕێکی زۆرمان لە ناو کۆمەڵە وعد و پەیمانێکی زۆرمان وەرگرتووە ئەدەی بەیانی بەڕاستی ئەم قیادات و ئەم کاندیدانەیەوە بە ئامانج گیراون فەرموسەریان خەن باشە بەزەوەی کەوتت کۆمەڵ لە خەتەردایە کۆمەڵ هەروە بە ئاسانی نەگەشتووە بە ئێستا وایە ڕووبارێک خوێنی شەیدان تێکۆشانی تێکۆشەرە دەرینەکان پێشمەرگەکان وا بە ئاسانی گەشتوتم حاڵەکە کۆمەڵ حزبێکە و حزب بمێنێتەوە باشە و حزبێکی ئایدۆلۆژیە وا بە ئاسانی ناپوکێتەوە باش ئەوە بە هەموو کەس بیزانێت باشە بەڵام تۆ ئێستا فرسەتێکت لە بەردەستە وانە کورسەکە و بپارێزی و بەرەو زیادە بچی بە ئامان گیراوی کورسەکەت نەمێنێ ئادەی بۆ هیمەت ناکەی ئەم کارەکارێکی ئیسلامیە ئەم حزب وەکو تۆڵی خەباتی کردووە شەهیدی داوە بۆ نایپارێزی بیپارێزە حزبەکەت خۆ من بەشی خۆم پێم وایە ڕەفیقەکانیشم هەر کەسێ کە دوجار خۆی گەورە بڕیارەدا باشە 100 بە ئامانج بگیری 100 زوڵمت لێ بکرێ خۆی گەورە هەر بڕیارێکیدا ئەوە بڕیاریەوە وایەنە بەڵام ئەکرێ خەڵکی کۆمەڵ ئەسباب وەرگێ بەڕاستی جێ سوپاسن کاک حەکیم
بەڕاستی هەموو باز نەکات بەبێ پارە هەموو باز نەکات وەڵڵاهی دڵسۆزانە کورە کاک حەکیم من تەلەفۆنم بۆ دێ کوڕەشەی دەڵێ بە خوێنت لەگەڵتام ئەڵێ بە خوێن لەگەڵتام ئجا خەڵکێکی بەوەفا من بە حەقیقەت کاک حەکیمەوەی ئەمجارە بینیم دوای دەمەوێت کۆمەڵ خاڵ بنووسمەوە بەڕاستی لەوەی پێشتر نەزەرێکی ترم بێ بەڵام خەڵ بەوەفایە بەخوا کۆ لە هیچ مەجلیسێ نەبووە دووسێ نمونەی چاکەی قیادە و بە تایبەت ڕویان لە من بێ نەیڵێن ینی من خۆم لەبیرم چۆتەوە لەبیرم چۆتەوە چاکات کردو لە چاکە بکە بیدە بەڵێ من ئەندام پەرلەمانێکی پێشمانم شەو هەروە تەلەفۆنێکم بۆی کرد تیکاکەی ماهری وەفاەتم بۆ بە قوڕاوتم لەبیرم نەماوە چیمان کردو چیمان نەکردووە ئێمە کاکین خزمەتەکەین ئێمە قیادەیی بە ئامانەتە زانین بەس بەڕێزت ئێماگەدارین کاری خێرخوازیەوەی کە لە ستاتۆ کردوتە کارکردن بۆ پارێزگاریکردن لەو کۆمەڵ و یەک ڕیزی کردوتە ئەوانەی کە تۆمەتی تیرۆریانە کردوتە ئینشاءڵڵا زیاتری دەکەی بەخوا لەوەی بەرپرسانی ئاسایش گوێشیان لێم بێ دوێنێت تەدەخولم بۆ دوو کەس کردو کۆمەڵیان پێ جایز نییە و لەگەڵ دەنگدانیشانین بەسمە خوایە لەبەر تۆ لەبەرەوە بسوڵمانن باشە تێگەی ناویشی بڵێم هەموو ئیسلامیەکانیان ناسن کێ و کێ نییە بەڵامەتمە دیفاع لەو ڕۆ تەلەفۆنم کردووە خۆ کاکە جاروای کە سوکاری گیرا و کەسی دەست ناکەوێت تەلەفۆنێکی بۆ بکە لێ بپێچێتەوە لەبەرەوە ئێمە یعنی ئەم ئەرکی حەفازەتی حزب کۆمەڵی دادگەری ئەمنیەتی خەڵکی کۆمەڵی دادگەری ئەمنیەتی سنتەر و ڕێکراوەکان ئیسلام خوازان بەڵێ کاکە حەکی من هاوکار بوومە لە هاتنەوە یەکێک دوایی بینیمە حیمایەی مەسئولێکی حزبێکی تر ئیسلامیە تمە خوای گەورە زۆرم پێخۆش بوو تمە خۆ من بۆ تۆ ئەگەر هاوکارێکیشم کردبێ کردومە ئینشاءڵڵا زیاتری دەکەی ئینشاءڵڵا نا من پەرلەمانتاریش نەبم منداوی مەکتەب سیاسیم من خزمەکاری کۆمەڵی دادگەریم من کارم نەکردو ئەم مانگا بۆی دەربچم ئەوەم کردووە کۆمەڵ سەرکەوێ من ڕۆڵەیەکی کۆمەڵم بەڵێ باشە ئەی لە بەغدا چەقی کارکردنتان چی دەبێ لەسەر چیش دەکەن لە بەغدا یعنی تانەوێت چی بکەن لە 4 ساڵ یا تۆکو کۆمەڵ مەبەستن چی بکریا خودت بۆ گرینگە یعنی من سێ دروشمە مەڵ بژارد بوو یعنی لەوە جوابێکی جەنابەت بگەێنێ یەکەم پابەندی دوو پای لای من هەیە پابەندی ئاینی پابەندی نیشتیمانی باشە من نیشتیمانی خۆشم فرامۆش ناکەم ئەم نیشتیمانی کووردە هینیەکێتی و پارتی نییە وایەنە ئەمە خاڵی دووەم ڕازگۆ بم لەگەڵ جەماوەرە هەوڵی خۆمەدەم چیم پێ بکرێ بیکەم بەس دروشمی من هیچ دروشمێ نایە لێ نادەم خەڵک بۆ دەنگم پێ بدا بەڵام دروشمەکەم پێ جێبەجێ نەبێ دوای لای خۆی پەروردگار چی بڵێم وانە نابێ بە ناڕاست من بگەمە بەغا هیچ کەسێکی مسلمان نابێشتی ناڕاست بڵێ بۆی بگاتە بەغدا باشە ئێمە ئەشینە بەغدا لەگەڵ ڕەفیقەکانمان بۆی دیفاع لە کۆمەڵی دادگەری لە ملەتەکەمان بکەین ڕازگۆ بین لەگەڵیانە خۆ ڕازگۆیی دروشمێکی لەگەڵتانە ڕازگۆین هین کۆمەڵی دادگەریە سێم مافی خەڵک ئەم سێ پایە من کاری لەسەر دەکەم مافی خەڵک بۆ وابزانام لە سەرەتای پرسیارەکە وتمان چی هەیە و چی نییە و وانە ینی ئەو کێشانە لەگەڵ بەغدا دەبێت چارەسەر کرێن بۆ ئەوەی هەر نەبێ هەوڵ بدەین موچەی 26 لێ نەفەوتێ 24 بەڕێز پێشترا بەرنامەیەکمان وتە دوو موچە دەفۆت ئێستا دایانەوەی بیخۆن ئێستا دەماتەوە دوو موچە لەکوێ درێ موچە فۆتە موچەی چەند وەرگیراوە هەشت وەرگیراوە لەما کۆتایی یا زەمانی لە 11 چەند موچیان پێدرێ هەردوو موچیان پێدرێ 11 ئەوە لە ئەحسن حاڵەتە باشە بەس ئینشاڵڵا ئەوەی کە پێویستە بە سوتەمەنیش کۆمەڵ لە بەغدا ئیشی لەسەر دەکات لە بەرزکردنەوەی وەستاوە گەنجان و هەلیکارە مەجانێ من 15 خاڵم نووسیوە کاکە باشی تازە بڵێن فەرموو باشە ئەو ناوچە سنووریانە 8 ساڵ لە شەڕ ئێران و عێراق وانە خەڵاتزە دوو جار ڕاگوێزراوە وایە هاپور کراوە باشە ئەوانە هەموو ئەمە بۆ یاسایە دەرنەکرێ لە بەغدا هەوڵدە یاسایە دەرکرێ وایەنە ینی بۆ قەرەبووکردن ئەی بۆ یەک شیعە سەعاتێ لە ڕەفەح بوو بێ من وازام 2 میلیۆن ماهانە وەرەگرێ ڕەفەح مەنتیقەیەکە کە ڕاپەڕینی نەوەتویەکی شیعەکان مەسەلەن سعودیە بەڵێ چوونە ئەوێ وازامە 1 سەعات لێ دوایە چۆ بۆ ئەمریکا بۆ بەریتانیا بۆ کوێ
ئێستا پارەی دنیا وەرەگرن ماڵ بۆ هەیە 1 ملیار تعویزی وەرگرتووە لەسەر ڕەفا کاکە ینی بۆ هاوڵاتی کوردستان وەری نەگرێت بۆ وەری نەگرێ بۆ هەڵەبجەوەری نەگرێت بۆ ئەنفالوەری نەگرێ بۆ ڕاگوێزراوی قەڵازێ و سەی سادق تۆ لە هەڵەبجەوە وەرە لە هەڵەبجەوە وەرە بۆ کوێ وەرە خوڕماڵ وانە بڕۆ بەو ناوچای بڕۆ تا ئەگەیتە منتیقەی حاجی عمرانوانە وانە زیاتریش سەر هەموو ناوچە سنووریەکان بۆ توانی بڵێ عێراقیشی تۆی دەبێت لەگەڵ عێراق هەوڵ تۆ پەرلەمانتاری عێراقی ناوچە سنووریەکان لە فاو بۆ زاخۆ باشە پرسیارێکی شاتووە دەڵێ ئیش بۆ زیندانانی سیاسی دەکەنەوە بۆ کە سوکاری شەیدان لەناو شەیدانی دەباس شەیدانی حەفدەی شوباتیش دەکراوان زۆڵمێکی زۆریان لێکرا بە نەحەق شەید کران بەڵێ چیمان پێ بکرێ ئیکەین کارکە بەڵام بە پێی دەستور و یاسا پێی ڕێکاری پەرلەمان بە پێی ڕێکاری خۆی باشە بەس سپەی 2 ملیۆن و 800,000 کەس دەنگ دەدەن باڵە وەکو کۆمەڵ چاوەڕوانیتان چییە لەو خەڵکە لەو 2 ملیۆن و 800,000 چاوەڕوانیتان چییە وە خەڵکێک شێ ڕەنگە بڵێ تا ئێسش بڕێندا بڵێ بایکۆت دەکەم ئەی پێیان تا زانین چۆنە ئێمە ئەو برانەی ئەو خوشک و ئەو دەنگدرانەی بایکۆتەکەن باش ئێمە ڕێز لە بڕارەکانەگرێت من لەو کەسانی هەیە ڕۆژ بکەمە سەریان و بەدەستوانە ئەوە ینی بەس من ناڵێمان دەستی دەسەڵاتم بەس ئیشەکەیان نەچێتە گیرفانی دەسەڵاتەوە و ئەشزانم لیان تێگەم و لە معاناتیان تێگەی من و لە گلەکانیان تێگەین باش بەس ئەوان بێن ڕێژەیەکی پەرلەمانتارانی دەرەوەی دەسەڵات زیادکەن باشترە یان ئاوە لە ماڵەوە دانشن و وانە ڕێژەی پەرلەمانتاری دەسەڵات زیابێت چکە ئەو دەنگە دەنگی ئەندامانی دەنگی خەڵکی ناڕازیە کافەوتێ بایکۆتەکە ئێستا سلێمانی هەژدە کورسیە وایە ئەگەر هەر هەموو خەڵک بایکۆت دوو کەسی پارتیویکێتی بچن هەژدەکە دەڕوا 120 دەنگ بدا هەر هەژدە کەس هەژدە کەسەکە ڕوا بەڵێ بەس ئەو کاتە ڕێژەیەکی زۆری یەکێتی و پارتیە ڕۆن ئەو کاتە ئەو چونکە بۆ خەڵکی ئەوان بایکۆت ناکە خەڵکی ناڕازیە بایکۆتەکە لەوەرەوە ئەوە خراپە ئێمە چاوەڕوانین بەیانی لە گشت خەڵکی دەنگدەری گشتی کە وەتابەت خۆڵە مێشی کە بڕیاری نەداوە ئەم حزبە کە هەموو مواقفەیە بۆ لەگەڵ جەماوەرە ئەو هەموو تەسحیاتەی داوە لەگەڵ جەماوەرە چاوەڕێن بەیانی بەڕاستی ینی ئەم حزبە بە ئامان گیراوە و بەرنمەیەک بەرامبەری هەیە ئەمانە بێن دەنگیان بدەن بە کۆمەڵی دادگەری ئەمە یەک دوای داوا لە خەڵکی خۆمانەکەین خەڵکی کۆمەڵی دادگەری مسلمانان بە گشتی باش ینی ئەم پرۆسەیە پێم وایە وەکو مسلمان ئێمە دوادار نزاکردن پایەیەکی گرنگی سەرکەوتنە وانە ئەم مسلمانان پێغەمبەری ئازیز لە ناویانە بوو صلی الله علیه وسلم بەڵام نزای سەرکەوتنیان لە کێ کرد لە خوای پەروەردگارە کرد وایانە خوای پەروەردگار سوپایەکی مەلایکەی بۆ نەسرەتیانە ناردوانە بڵێ ئێمە لە شەڕانی بەس بەمە شەڕێکی دەنگدانە و وایانە ینی شەڕە خۆ بەرامبەرەکەت بە پارە دەنگ ئەکڕێ خەڵکە ترسێنێ کاندی دەکڕێ ئێفاشە تۆ بۆ نزا ناکەی خەڵکی کۆمەڵی دادگەری ئەم شەو نزا بکەن و نزا بکەن کە ئەم حزبەتان دوجار ئەم حزبە هەڵەو کەم و کورتیشیە بێ هێشتانە لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاکە گیان یعنی ئەم خزمەتەی کۆمەڵ ئەیکا بە ژین و دینی خەڵک ناژمێرێ زۆرە ینی لەبەرەوە یانی جا پرۆژەیەک ئێستا خۆ زۆر جار زۆر بمان لەسەر فەیسبوک ئەوین تا 2 ساعتتر وانە ئێ باشە با هەر کۆمەڵێک ئێستا بڕاردات یەکێک زیادکە یەک بە تەلەفۆن بکە هەر یەکێک پیاکە خزمێکی کەسێ گومانی لەکێە خۆ کردویانە من بۆ ئاگداری لە ئێوارە تا ئێستا نزیک 20 کەس 20 کەس بۆ تەلەفۆنیان نەکرێ وڵا حەوت دەنگم چی قەناعەتیان پێکراوە قەناعەتیان خەڵکێکی گۆڵ قەناعەتی پێکردوون مامۆستا قەناعەتمان بێت تەلەفۆنێکی تۆی ئەوێ سەرچاوم تەلەفۆنەکەم بۆی کردووە لەبەرەوە سەرکردەکان بازنەکان هەموو تیمەکانی کۆمەڵی دادگەری ئەم شەو ئاساییە گومانت لە ڕەفیقێک بدە لە دەرگاکە هێشتا نەماوە هێشتا کات ماوە نیە بدە لە دەرگا و بی بە دەرەوە دوو قسەی لەگەڵکە و بڵێ کاکە حزبەکەمان لەوەیە کە کورسەکەی پەرلەمانی بەغدای نەمێنێ ڕاستەکەی یعنی بۆیە هێرشەکان بۆ ئەوەیە ئاما من بەڵێ پێم وایە یعنی ئەو هەر پروپاگەندەکان دیارە
تۆ تەماشاکە بتێ هەر بۆ هەندێکی بۆ ساکردنەوەی خەڵکی تۆیە وانە ئەمن خەڵکەکەش مشارەکەمەوە کاکە خەڵکی کۆمەڵی دادگەری تکایە لە هەواڵەکان ئاگاتان لێبێ یانی تۆ وەکو باسمان کرد یەکێک هەواڵێکی درۆ خاتە بازارەوە وانە یان سیرەکەی هەواڵێکە نووسێ 100 کەسی تۆ چێ لایکی ینی ڕستمێکی کۆمەڵە بینێ یان ئارمەکەی کۆمەڵ لایکە کەوازان شتێکی باش نووسراوە نایخوێنە تووچ بیخوێنەوە بزان چییە باوەڕ بم پروپاگەندانان مەکەن احتیمال تا بەیانی بەرامبەر کۆمەڵ دەیان پروپاگەندەی تر بکرێ گەرم و گوڕ بن ئیش بکەن کار بکەن پرۆژەی یەک بە یەک ئەمەی کردومانە لە ئێوارەوە ئیشمان لەسەر کردو بەڵام کاتیشی ماوە کە بیکەی بە تەلەفۆن لە دەرگا بدە خزمێکرد تەلەفۆن بکە پەیوەندی بکە بە هەموو وەسایلی پەیوەندیکردن تۆ پەیوەندی خۆت بکە بە مەسج بە مەسنجەر بە وەسەپ بە ڤایبەر بە تەلگرام بە هەر شێوەیەک هەوڵ بدە دەنگی بۆ کۆمەڵی دادگەری زیاد بکە. پێنج خولەکمان ماوە پەیامت چێ بۆ ئیسلام خوازان بۆ هەمویان بۆ ئەوانەی لە کاروانی ڕابوون ئیسلامی دابوون بۆ لایەنە ئیسلامیەکانی تر لایەن ئیسلامی خۆی بەشدار نیە بەڵام دەنگدەرانی سەرپەش کردووە لانی بڵین دیکەی ئیسلامی پێم وایە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی المسلم ئەخو المسلمی باش زۆر شتەڵێ یەکێک لەوانە چەمکێکەڵێ لا یەخذله باش یەخذله یعنی چی یعنی پشتی لێ ئەکا نەسرەتی ناکە کاتێک توانای هەیە نەسرەتی کا وانە باش ئێستا کۆمەڵی برات ئێستا مەسەلەن ینی دیارە وەزعی کۆمەڵ وەزعێکی خراپە کورسیەکە تیرەکانیش بەرامبەریانن بۆ شکاندنیان فەرمو دەی فەرمو نەسرەتمان بکە بۆ پشتیوانیم ئەم ئینە ناکەی بۆ پشتیوانیم ئەوە ناکەی کاک عەبدولحەکیم من هەندێک کەس بەڕاستی دژت ڕاوەستێ و مەسەلەن دوای توش کێشەیەکە بێ دێ ئەڵێ تۆ حزبێکی ئیسلامی نیت ئەمن با ناو نەڵێم لە ڕوشم ناتۆ بیدەم لە ڕووی بڵێم ئەی تۆ لە هەڵبژاردنە دژمان ڕانەوەستای کاکە وەرن وەڵی من ئەمڕۆ لا یەکێک بووم سپاس یەکەم باش سپاس یەکەم لەوێ نەختی نیگەرانش بێ لە کۆمەڵ هەزانی چی ئەڵێ وتی ئەم وەزعی ئێمە کە ئێستا هەمانە بە سای سەر دوای فەزلی خوا سەر کۆمەڵەوە ئەوە حزبە ئیسلامیانن لە ساحەکە کاکە تۆش احترامتە گیرێ تۆش ڕێزتە گیرێ هەی با حزبە ئیسلامیەکان نەبن بزانە ئاوا بێ وەزعەکە حزب و تەوژمی ئیسلامی کاکە ئێمە لە شانیوانیش کەم ناکەینەوە هەنجێی دەستخۆشیە موقفی مامۆستا عەبدولەتیف یعنی لە دەنگدانە جێی دەستخۆشیە ڕەخنە بگرین بەس مشکلەوەیە ئێستا ئەم دەستخۆشیی پێ ناگا بەڵام گلەی و ڕەخنە و ئینی پێگا جێی دەستخۆشیە کەسی پاک و دڵسۆز بەڵێ یان هەندێ بانخوازمان هەیە بۆ نمونە لە هەموو پەیجەکانی کۆمەڵوانە و تارە کۆنەکانیان لێدرێ هەر باشە ناڵێن ڕایگرن ڕاستە ئێستا شتی تازەیان نییە بەڵام مەسەلەن بۆ چونیان وایە هەر دەعمی جەماعەتی ئیسلامی و دەنگ بدەن بە ئیسلامیەکان ئەمانە جێی نرخاندنە وایەنە ئێمە برایە وەکو مامۆستا خەلیل ئەحمەد لە کەلار چوین بۆ لای و خۆشی تی ڕسمیش بگرن و بڵاویشیکەنەوە و یەکێکی معتەبەرە ئێمە لە ڕاپەڕین و ئیناسین مامۆستا خەلیل ئەحمەد پیاوێکی متەزنە بەڕاستی یعنی دیارەوە معنایەوە قبوڵێ من کاندیدێکە بووم بەشدارم لە ڕسمەکە و لەگەڵیانە ڕسمی کردووە معنایەوە پشتیوانە بۆ دەنگدان وانە ئەمانە جێ ڕێزن چەندین کەسایەتی ئەهلی تەسەوف و ئەهلی تەریقەت ئێمە بینیمانن بەڕاستی پشتیوانن بۆ ئەهلی ئیسلام ئەمانە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێکەن المسلم ئەخو المسلمی کاکە کاتوانی نەسرەتی بسومان بدەی پشت لە نەسرەتکردنی مەکە گوناحبارە بن بەیانی ئیسلامیەکان لە پەرلەمانی جاری پێشوە 5 کورسیانە بووە بێتە 4 خەفەتە خۆیتەوە وایەنە بۆ بێتە 4 حتا ئەوەی برانیە گرتو یاڕەبی بێتە 5 بێتە 6 بۆ کەم بێتەوە نییە وایەنە یعنی هەوانیش بەشی خۆیان خزمەتیان کردو بە چاکە و یعنی بۆیە بەڵام ئێستا کۆمەڵ یەک کورسیە من دوجارە ئەڵێمەوە کۆمەڵ یەک کورسیە ئامانجیش بە ئامان گیراوە کاکە ئەو هجوومەی لەسەر کۆمەڵە لەسەر هیچ لایەنێکی بەش لەسەر و بکەمە مەساڵیوا پیروتی و پرۆژانی حکومەت بە خەڵک مەفرۆشنەوە نازانم میراتی بابتە ینی لەسەر قسەی حەق بەتابەت کە دەبێ خەڵگەوەشی لەبەر چاو بێ سەرۆکی ئێمە بەدام لە بەغدا لە هەولێرەوە دژاتی دەسەڵاتی کردووە لێرە منەڵێم مەرچیەک وتراوە خۆ حکومەت دەتوانێت جوابی داتەوە بە وتە بێژی بەس نەک ینی پێی جوشتی بێ دایک و باوک هەزار پێیست ئینکەوە نییە ئەوانە خۆش نییە ئەو جۆرە هجوومە خۆش نییە ڕاستی
بەڵێ پێشما وانە مەسەرەن ئەو حزبە هەمویان متفق من لەسەر ئەو جۆرە مامەڵەیە لەگەڵ جەناوی مامۆستا لەگەڵ جناوی مامۆستا غیری جناوی مامۆستا بەو شێوازە باش دەبێت خەڵک ینی وەکو پشتیوانی کۆمەڵ بکات لە بەرامبەر ئەو هێشەیەکە سەرۆکی کۆمەڵ چکە جگەورە و زانایەکی گەورەیە مامۆستا پیرایە مڵکی خەڵکە لە دەرەوەی مڵکی کۆمەڵ زۆرمان بینی ژاتی مامۆستا عەلی باپیریان کرد و دوای پەشیمان بوونەوە زۆرتان بینی باڵە زۆرمان بین مامۆستا پیاوێکی بەڕێزە مامۆستا قەت نایبینی بێنووسین بێ قەت نەمبینی ئادانشێ دانشێت بێئیش بێ نەمبینی قەت بێئیش بێ بەڵێ خەریکی مەسەڵ تەفسیرەکەی دیارە و کتابەکانی دیارە وانە باش بەس ئەگەر کۆمەڵ لاواز بێ کاتیمەکەمە بەزۆکو کۆمەڵ لاواز بێ خوا نەخواستە ینی ئێستا کاتیەوە ئێمە جوودەکە بکرێ 25 ساڵە عیلاقاتم 25 ساڵ باشە 25 ساڵە کۆمەڵ دروست بۆ عیلاقات باشە پەیوەندی سیاسی لەگەڵ ناو زۆر بۆ ناغی لاوازی و بەهێزی کۆمەڵم بینیوە باش پەرلەمانتار و لە پەرلەمانابی لە پەرلەمانە نەبی بینی و ماکاک حەکیم بە کورت و مختصر بە هەلی کۆمەڵە باشە بوونمان لە بەغدا زۆر زەرورە هاوکار بن پشتیوان بن فریاکەون بابوونەکەمان بمێنە و زیاد بەهێز بێت بەڵێ بەس بڵێن بۆ لەوێ بن ئەی کاک حەکیم بیان تۆ ئێستا لە بەغدابی باشە هەموو خزمەتێکت بەوانەی کەوتوتە تۆ دەورت هەیە وانە غای بەبی غای بەبی ئێستا کاڵێن تۆ کاکە کۆمەڵ تۆ چیت کردووەکە لە بەغا بووی تۆ 20 ژمێریکە کردوانە وایەنە باشە ئەگەر ینی ئیسا و ساڵە اتفاقی مەکە کرا لە بۆ شەڕیشی ئەوسونە وانە بەڵێ ئێ باشە تەوقیعی مامۆستا عەلی باپیری لەسەر بوو ئەو چووە وەکو ڕابگیرێ وەکو وەثیقەیەکی نێودەوڵەتی چۆتە ئینەوە بەڵێ جامیعەی عەرەبیش تەصدیقی کردووە ئەی باشە یعنی تۆ هەی وەکو عیلاقات هەی داکۆکی لە مافی ملەتەکەت هەی باشە بۆ چێکی بۆوێ وایە بڕە غیابت لەوێ زۆر خراپە نەک غیابجا مامەڵەتیش لە کوردستان لەگەڵ داگۆڕێ مامەڵەی بەرامبەرەکان لە کوردستان لەگەڵ داگۆڕێ کورسیت دکەم بێ بەڵێ کورسیت کەم بێ بەڵێ یان کورسیت نەبێ باش بەس خەڵکێ بۆ نمونە لە من نیگەرانە بڵێ تۆ کۆمەڵی و لە من نیگەرانە وا دەکا ئەمەوە بکات دەنگ بە حیزبەکانەدا من لە هەموو لەو 40-50 کۆبوونەوە وتومە کاکە ئێمە هەڵەوکەم و کورتیمانەیە باشە ڕاستە و فعلەن هەڵەوکەم و کورتیمانەیە باشە تۆ حتا من زۆر جاوتمە کاکە احتیمالە بەیانی منێک یان ئەوێک بەدڵ تۆ نەبێ باش حتا لەوەی لە کۆمەڵ دوورکەوێتەوە بۆ نمونە گەرچی من لە دەرگاش دەرمکەن لە پەنجەرەوەی مەژوورەوە من مؤسسی کۆمەڵم من تاقی کراومەتەوە تێگەی باشە بەڵام ئایا وا منیش خراپم تۆ بۆ من دەنگ مەدە تۆ بڵێ خوایە من لەبەر تۆ دەنگەدەم ئەم جەمعە خزمەتەکە خزمەت بە دین و ژینی ئەم خەڵکاکە ئەمە تۆ لە هەموو شوێنە پێیان گلەکان بخەولا و بە سوپاسیشەوە زۆرێک لەوانەیە نیگەرانە ئێسەیشەکەن چاکبوونەتەوە ئیشیشەکەن بۆ دوجار ئەچێتە سەبەتەی کۆمەڵی دادگەریەوە باشە وەکو دەنگدان ئەی لە ڕوو شەرعیشەوە ئەرکێکی شەرعیە سپەی چکە هەیە دەنگی بە کاندیدی مەسیحی داوە ینی دەسەڵات وای لێکرد دەنگ بە کاندیدی مەسیحی بدا یاخود شتی قیامەتیشی لەسەر لێ پرسیینەوە چۆنە زای چۆنەکە حکیم تۆ من بە بابەتێکا زۆر من خۆم وتم ئەو بەرامبەرەوەی ئەو ڕەخنم لێگرێ نە ئەو درۆم بۆ دەڵە بەسێ باش ئەمن پێڵم تۆ خۆت دەنگت بە دەنگی مسلمانان بە مەسیحی داوانە بەڵام لەوەی لە بابێکی ترا ئایا کام مەسیحی هەر دەرچێ چکە کۆتا دانراوە با من بۆی سەریع بە ئینساف من وەکو خەڵ زوڵم ناکەم ئایا دوجار ئەو بێوێ وەکو حزب ناب کەی بۆ کورد باشترە ئەوە دوایە کەوێتە بابێکەوە بابی ئیشتیادەوە وانە ئێستا بۆ نمونە ئێمە دەسەڵات بین لە سلێمانی کورسیەکی مەسیحەکانە بۆ بەغدا وانە هەر کورسێک هەیە کورسیەک هەیە وایەنە ئەم کورسیە تۆش لەوەی هەوڵ بدەیت ئەو کاتە بۆ یەکێک بێکە لەگەڵت گونجاو بێ وانە لەگەڵ مافی ملەفت ملەتەکەت گونجاو بێ بەس بێم وەکو حزب تەماشا بکەم یعنی باشتریش هەبێ خۆی مەسیحەکان گلەی چیانێ لێکێتی و پارتی ئەزانی کورسەکانیان قۆڕ کردووە ڕاست تورکمانەکان سەر بە خۆیان قۆڕ کراوە بەڵێ قۆڕ کراوە ینی
حقیقەتی خۆیان ناگەێنە بەغدا ئەمە گرفتەکەیە باش تێگەیشتی کاک باش وەکو کۆتا پەیامت چیت هەیە وڵای من خەڵکی کوردستان باش دەنگ دەرانی بە ڕێزی بڕیاری بای کۆتانداوە بڕیارەکەتان بگۆڕن بڕیارەکەتان بەڕاستی پاساوتان هەیە معاناتتان هەیە لێی تێدەگەین بەس دوجار ینی نەک ئێوە خزمەت بە دەسەڵات یانی دوای ئەچێتە ئیسفادەکەی ئەچێتە گیرفانی دەسەڵاتدارانەوە ئەهلی ئیسلام خواست بسڵمانان ئەوانەی کە سەر بە کۆمەڵی دادگەرینین چاوەڕێن نەسرەتین ئەم برایانەتان لەوەیە لە وەزعێکا بن لەبەرەوە یەک کورسیان هەیە لەبەرە سانتلیگۆیە لەبەرەوە سەرکردەکان بە ئامانجگیراون لەبەرەوە کۆمەڵێک گرفتن احتیمالە یعنی ئەم کورسیە بۆ کورسیەکی بسڵمانان بۆ لە جیاوی بسڵمان لە سەریدانشیان ئەلمانیا لە سەریدانشێ وانە خۆ ئەگەر ئەلمانەکەش ڕێک بێ خزمەت بە ملت بکە خۆ ئیسلام بسڵمانەکە دوجار ئیسلامیەکە خزمەت بە ملت و دینەکەشەکە وانە دنیا قیامەتی ئەو خەڵکاکە بۆیە پێویستیان بە نەسرەتە خەڵکی کۆمەڵی دادگەریش خەڵکی کۆمەڵی دادگەری قیاداتە بە ئامانجە گیرێ حزبەکەتان بە ئامانجێ گیرێ ئەوە تا پروپاگەندەیە بڵاوەکرێتەوە درۆیەکی شاخدار بڵاوکرێتەوە هێوی سار بنەوە چکە هەواداری کۆمەڵن ئەو کۆمەڵ دەنگ بۆی نەدا ئەوتە بڕواوە و دروشتانە نەکەن باوەڕ بەو درۆ دەلسانە نەکەن پشتی قیادە و کاندیدەکانی خۆتان بگرن پشتی لستەکەتان بگرن و دەرفەتە ئێستا تا بەیانی عەسریش دەرفەتە دوایەوەش چی دەنگتان دەستەکەوێت بۆ کۆمەڵی دادگەری کاک محەممەد حەکیم پێشمەرگەیەکی دێرین بووە دوای چۆتە ناوەندی بڕیار و پەیوەندی سیاسی لە خزمەت خەڵک بەکارهێناوە کاری خێرخوازی کردووە ئێمە شایدین یارمەتی خەڵکی زۆر هەژارت داوە بەڵێن دەدەی زیادی بکەی بەڵێنەدەم زۆر زیادی بکەم هەروەڵا خی گەورە بەرەکەتی تێخای وڵی بەڵێن بێ لێرە زۆر زیاتریەکەم هەروەڵا بەس یەک شتت پێ بڵێم باشە هەروەڵا من کێ داوای هاوکاری کردووە ئێستا فترێ نەمداوە ترساوم ئەرەوڵا ترساوم بچێتە قاڵبی ئەوە چکەمە خۆمان زانی زانی چی وتووە بەڵێ وتومە کاکە دوای هەڵبژاردن بە دەرچوون دەرنەچوون هاوکارتە بوون بەس ڕاستگۆبی دوای هەڵبژاردن بەڵێ چەند کردەوەی هەشتۆ کەس بێ بەڵێ سوپاسان دەکەین سەرکەوتن بۆ کۆمەڵی دادگەری بۆ حاڵەتە ئیسلامی سپاس دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ